خۆی و هاوژینەکەی لە خانوویەکی 100 مەتری لە گەڕەکی مامزاوەی هەولێر دەژین. ئەم خێزانە خەڵکی باکووری کوردستانن. ئیسماعیل مەحموود 13 ساڵە، خۆی و هاوژینەکەی لە باشووری کوردستان دەژین. دەڵێت بۆی هەڵکشانی تەمەنیەوە ناتوانێت وەک جاران کار بکات و ژێوی ژیانی دابین بکات. بۆی خراپی دۆخی داراییەوە کرێی 2 مانگی خانووەکەی نەداوە کە مانگانە 100,000 دینار دەبێت. مثلا هوش برای خود وعظیمت جمعه به کنابه به آو به فلا بابات خرابه مجاز هیوی دارج بو حکومت حرم کردستان خیل خازاد همو ملت من باشور از خادم جاره گلمه بکن مش بخونی در بی خبر در که دیتگه از همون نرمالا برا دو غربه بابتش نه غربه که سالون ملبه خجابت توانتر ما هم دو شخصی باش خامت کسی خوش نیا از خادم جاره گلمه بدکن آن هیبتون حتی بانگی ملیه پلەکانی گەرما بەرزن، نەبوونی بە جۆرێک بەرۆکی گرتوون، تەنانەت توانای ئەمپێرێک کارەبای مۆلی دەشیان نییە بۆ ماڵەکەیان ڕابکێشن. ئیسماعیل و هاوژینە نەخۆشەکەی ناچارن بۆ خۆفێنکردنەوە ناوەناوە باوەشێن لە خۆیان بکەن. عەزیزەی تەمەن 50 ساڵ بەدەست نەخۆشەکانی بەردی زرا و فشاری خوێن و شەکرا دەناڵێنێت. تعتان نەخۆسە ئەمە ڕۆنیشتین ئاوا کەتکە هەرە ئەمە خواردنتی نەژماڕە تعتان نەخۆسە گورچەکەم هەیە بێ پی من دەسێ دەست من دەسێ دەرێ من دەسێ میدان من هەیە. ئیسماعیل و هاوژینەکەی هیچ منداڵێکیان نییە. بەم تەمەنەیەوە ڕۆژانە خزمەتی هاوژینە نەخۆشەکەی دەکات. فەرهاد وڵەمەری ڕوودا و هەولێر.